مامۆستا چۆنی؟ باش مامۆستا وەزت کووە؟ مامۆستا سوپاس دەکەم. بەڕێزت سەرپەرشتیاری بەشی یاسایی لە زانکۆی ڕاپەڕینیوە نییە؟ بەڵێ. مامۆستا سەرۆکی بەشی یاسایی دەکرێت یەکێک مامۆستای زانکۆ بێ هەڕەشە بکاتن لە خەڵک کە بیر لە خۆ پیشاندان و کاری سالاکی بکاتەوە؟ نەخێر. ئەی چۆنە بەڕێزت ئەوڕۆ هەڕەشەت کردووە هەتا وتەی لە تەلەبە و خوێندکارانی زانکۆکەت؟ چۆن چێ وای وت؟ وەڵا باس کرا کە جەنابەت ئەوڕۆ هەتا گوتوتە وەک چۆن موویەک لە ناو ماست بێ دەری دێنین ئاوا دەرتان دێنین ئەوی بیر لە خۆ پیشاندان بکاتەوە. نا پەیوەندی بە خۆ پیشاندانەوە نەبووە، ئەو معلومات غەڵەت گەیوەتەوە. ئەی بە چییە؟ ئەو پەیوەندی ئەوەیە بووە کە تەلەبە نییە بۆ داوامکردن. ئەی بایکۆت یان ئەگە تەلەبە بایکۆت بکا لە بەرناوی ئەوەی موچ هیچ پەیوەندی هیچ پەیوەندی بە بایکۆتەوە نەبوو، پەیوەندی بە دەرس خوێندنەوە بۆ کاکەوە. ئەی کاکە ئەگەر ئێستا کە تەلەبە بایکۆت بکە 50 ڕۆژ یعنی ئێستا دەتوانین وا بڵێن بەڕێزت بە هیچ شێوەیەک هەڕەشەت نەکرێسەوەی تەلەبە بایکۆت بکەیان خۆ پیشاندان بکەن؟ من کەسێکی قانونیم. بەڵێ کەسێکی قانونیم باش دەزانم هەڕەشە بۆ خۆی تاوانە. چۆن هەڕەشە دەکرێت؟ هەڕەشە بۆ خۆی تاوانە. ینی ئەو دەنگە بڵاوکەینەوە کە بەڕێزت هیچ وەختێک هەڕەشە لە تەلەبە نەکردیەوە پێت وایە خۆ پیشاندان و بایکۆت مافە؟ نا مەسەلەی خۆ پیشاندان باز نەکراوە، مەسەلەی بایکۆت باز نەکراوە. من ئەرشی زانستی و ئیداری و ئەخلاقیم لاستۆیە بە تەلەبەکانم وتووە. ئەو مامۆسانەی ئێمە کە دەرسیان بە ئێوە وتووە وەکو مامۆسای هەموو بەشەکانی تر ئەوانیش چەند مانگێکە موچەیان وەرنەگرتووە، مافیان خوراوە. ئەمەوە دەزانین چکە ئەمە چینە مەزڵومەکەین لە کۆمەلگادا و چینە نین کە سەنگەر لە تەلەبەی خۆمان بگرین، ئەمەوە دەزانین. بەڵام ئەرشی ئیداری وا دەخوازێ لە ئێمە تەنزیمی پرۆسەی خوێندن بکەین. ناکرێت تەلەبەیەک بە مەزاجی خۆی ڕەوشی خوێندن دێدا. ئەوە جودایە لەگەرەوەی ئەگە تەلەبەت بە جەماعی بیر ئەگە بە جەماعی بیر لە خۆ پیشاندان بکەنەوە، بیر لە مانگرتن بکەنەوە، بیر لە بایکۆت. بەس مۆزوعی خۆ پیشاندان مەطرح نەبووە لە بەشی ئێمە. ئەوە یەک. بەزڕایی چییە ئێستا گە تەلەبەمان هەیە؟ بەڵێ. ئێستا مامۆستا گە تەلەبە بیر لە بایکۆت بکاتەوە یان خۆ پیشاندان مافەیان نا بە پێی یاسا؟ مافەیان نا تەلەبە خۆ پیشاندان بکە؟ ئەخر بۆچی خۆ پیشاندان دەکات؟ داوای موچە بکە. داوای چ دەکات؟ داوای موچە بکە. ئەویش موچەی وەرنەگرتیە. تەلەبەکانی ئێمە پارساڵ داوای دەرماڵەیان کرد، بایکۆتیان کرد. من ئەو ساڵ دەڵێم ئەو ساڵ جودایە. با جوابی بەڕێزت دەمەوە چونکە من پاریش سەرۆک بەش بووم دەزانم یەک تەلەبەشمان غایب نەداوە. بۆ تەلەبە داوای مافی خۆی دەکا بۆ دەرماڵەیە بۆ بەشی ناوخۆیە، ئەمەوە دەزانین. مامۆستا ئێستا قسەی من مامۆستا ئێستا پرسیارەکە زۆر ڕوون ئەم نوتێک دی دەگەین. ئەتوو ڕێی چییە لەسەر ئەوەی ئەگە تەلەبە ئێستا بایکۆتی بکا داوای موچەی 50 ڕۆژی خۆی بکە کە تەلەبەش بەشەکە موچەی هەیە لەو نیشتیمانەوەیانە نەیدراوەتی وەکو دەرماڵەیە. بەڵێ باڵێ ئەمە پاڵپشتی مافی تەلەبە دەکەین بۆ ئەوە. باشە مامۆستا. مۆزوع نەکراوە. باشە مامۆستا زۆر سوپاس دەکەم. کاتێکی خۆش. قوربان.